دەستە چەورەکەی خۆیان بە خەڵکەسڕن، بەس ئەم جارە دەستیانەوەنە چەورە بە تێزابیش پاک نابێتەوە. باسی پارتی و بارزانیەکانتان بۆکەم، ئەوانەی دوێنێ چەکی ئەمریکایان دزی و ئەمڕۆ هاتوون دەیانەوێت هاوپەیمانێکی ئەمریکا تۆمەتبار بکەن کە جە تیرۆرە. ئێبرا ئەمە ئەوەیە کاڵێ تا خاوەن ماڵ دزی گرت، دەست خاوەن ماڵی گرت. ئەوە تا دادگای ئەمریکا بە فەرمیێڵەیە کاکە با هەموو عالەم بزانێت مەنسوور بارزانی فێڵی لێکردوین، دەستمان بەسەر کۆشکە 30 ملیۆن دۆلارەکەی داگرتووە. هەر ئەو نییە، ئەوە تا لەلایەکی ترەوە داوای 460 ملیارد دۆلار قەرەبوو لە مەسرور بارزانیەکات بۆی هەوڵدان بۆ کڕینی سیستمی زیرۆ کلیک کە تایبەتە بە جاسووسی بە دزی ئەمریکاوە. ئەی کاکەجان دەستان ئەوەنە چەورە بە خۆشتان ناسەڕێت، ئیتر خەڵک بۆ تۆمەتبارەکەن. هاتون ئەم هەموو پەیجە سێبەر و بێدایک و باوکانەیان کە بە پارەی موچەخۆری جاما و بەڕێوابرن ئاراستە کردووە کە بڵێن دژە تیرۆر چەکەکانی ئەمریکای بردووە و ڤیدیۆیەکیشیان بڵاو کردوێتەوە. لە ڤیدیۆکەیە ژمارەیەک ئۆتۆمبیلی بارهەڵگری سەربازی دەرەکەون کە گوایە ئەم ئۆتۆمبیلانە ئەو چەکانەی لەلایەن ئەمریکاوە نێردراون بۆ ئێران دزیویانە و ئێستا لەلایەن دژە تیرۆرەوە دەستی بەسەراگیراوە. بەڵام چەکەکانی لە ڤیدیۆکەیە دەرەکەون چەکی ڕووسین نەک ئەمریکی. آخر ئێوە سەدان فەرماندەی سەربازیتان هەیە، مانگانە ملیۆنان دیناریان تیا خەرجەکەن، ئێستاش چەکی ڕووسی لەگەڵ ئەمریکی جیا ناکەنەوە؟ وا دیارە ئێوە بیرتان چوو ساڵی 2014 ئەو کاتێک کە خەریب و داعش ئاڵاکەی لەسەر قەڵای هەولێر هەڵبکات، هەرجە تیرۆری سلێمانی هاوپەیمانی ئەمریکا بوو کە گەیشتە شوێنی مەبەست و فریاد ڕۆستان بوو.